بسم الله الرحمن الرحيم. خۆپیشاندانەکانی ئەم جارە و چەند سەرنجێکی کورد. ونريد أن نمن على الذين استضعفوا في الأرض ونجعلهم أئمة ونجعلهم الوارثين. یەکەم ئەوەی ئێستا دەگوزەرێ لە هەرێمی کوردستاندا لە بێزاری و تووڕێی خەڵک و جەماوەرکە لە خۆپیشانداندا بەرجەستە بووە. دەرەنجامی دارەدانی سەقەت و خراپی حیزبیانە و بنەماڵەییانی 30 ساڵی ڕابردوویە لەلایەن چینی حکومڕانی هێز و پارە بۆ خۆقۆڕخکەری وڵاتەوە. دووەم بێزاری و ناڕەزایی دەربڕینی خەڵک لە حکومڕانان و ڕەخنەگرتنی بە هەر شێوەیەکی شەرعیانی ڕاست و دروست وەک خۆپیشاندان و ڕێپێوان، مانگرتن، کۆبوونەوە، وتاردان و ڕەخنەگرتن و نووسین نەکەر مافێکی ڕەوای خەڵکە بەڵکو ئەرکیشیانە وەک خوددا فەرموویەتی أقم الصلاة وأمر بالمعروف وانهى عن المنكر واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور. واتا نوێژ بەرپاکە و فەرمان بەپەسەند بکە و ڕێگری لە ناپەسەند بکە و لەسەر ئەوەی تووشت دێ خۆڕاگر بە ئەوە لە ئەرکە پێویست کراوەکانە. کەواتە هەر کەس فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپە بکات دەبێت چاوەڕێی بەڵاو گرفتاری بێ و لەسەریشی خۆڕاگر بێ. سێەم هەروەک چۆن داوای مافی خۆکردن نەک هەر ماف بەڵکوەرکیشە بە هەمان شێوەش بە شێوەی ڕاست و ڕەوا ئەنجامدانی ئەو کارەش حەق وەرکێکی گەورە و گرنگە و پێویستیشە داوای حەقی خۆکردن بە شێوەی حەق بێ و بابایستەم لێکرا و بەهۆی بەکارهێنانی شێوازی ناحەق و ناڕاستەوە وەک هەڵکوتانە سەربنکە و فەرمانگا حیزبی و حکومیەکان و سووتاندن و تاڵانکردنیان نیشانەی پرسیار نەخاتە سەرخۆی و حەقەکەی و بیانوشت نەخاتە دەستی حکومڕانانەوە. چوارەم لێرەوەش ئامۆژگارێکی دڵسۆزانەیە و لایەنە سیاسیانە دەکەم کە ئەندامانیان بە شێوەی نەناسراوانەوە و دەمامەکدارانە دەخزێنە نێو خۆپیشاندەرانەوە و هانیان دەدەن و پێشیان دەکەون بۆ سووتاندن و تاڵانکردنی بنکە و فەرمانگا حیزبی و حکومیەکان کە با دەست لەو کاریان هەڵبگرن و چی دیکە ڕاوشی خراپ نەبن و لە ئاوی لێڵدا ڕاو بکەن، دز نەبن و بازاڕی ئاڵۆزیان بوێت چیان لە هەک بەدایە با باشکرا و شێوازی دروست بیخەنە ڕوو. پێنجەم هەرچەندە بە هیچ شێوەیەک لەگەڵ تەقەکردن لە خۆپیشاندەران نیم و ڕەفزی دەکەم و ئیدانی دەکەم، بەڵام خۆپیشاندەرانیش پێویستە لە دەستی پیسی تێکدان و ناشرینکردنی خۆپیشاندانەکان وریابن و بزانن بنکە و فەرمانگەکان بە پارەی خەڵک و وڵات کراون و هەرهی خەڵک و وڵاتن و ناش بێستەمکار و ستەم لێکرا و خراپ و چاک بە چاوێک تەماشا بکرێن و وەک یەک مامەڵەیان لەگەڵدا بکرێ. شەشەم هەر لە ڕێوە ڕەخنەگرتن لە هەر جمو جوڵێکی سیاسی و کۆبوونەوە و تەنانەت سەردانی کرانیش نیشانەی ناحاڵی بوون و هاوسەنگی تێکچوونە، چونکە گرنگەوەیە چی دەگوترێ و هەڵوێست چۆنە و چییە ئەگەر نا ئەوانی شارەزای دنیان دەزانن جاری وایە لە گەرمەی جەنگیشدا قسە و باس و دانوستان هەر هەبوو دەبێت. حوتەم ئەمجارە تەنیا ویستم لەبارەی خۆپیشاندانەکانەوە و لە یەکجیاکردنەوەی کاودانیانەوە بدوێم و هیچ هیوایەکیشم بە زۆربەی هەرە زۆری چینی حکومڕان نەماوە هیچ بە خۆداچوونەوە بکەن، چونکە هەر خۆ بەزلگری و لە خۆبایی بوون زیاد دەکەن. لە جیاتی دام بە هاڵە و تاوانی خۆداهێنان و پۆزیشێنانەوە داوای لێبوردنکردن سەرەتا لە خوای گەورە و پاشان لە خەڵک و جەماوەری برسی و تووڕە و ناومێد، بۆیە هیچ قسەیەک ئاڕاستی ئەوان ناکەم و لە ڕابردوودا زۆرمان گوت و نووسی بەڵام بێسوود بوو بەهرەیان لێوەرنەگرت. لە کۆتاییدا سەرخۆشی لە سەرجەم کە سوکاری قوربانیانی خۆپیشاندانەکان دەکەم. خدا سەبوریان بدات و پاداشتیان بداتەوە و ئەوانیش بە بەهەشتەکانی خۆی شاد بکات و بۆ بریندارەکانیش داوای شیفای خێرای خێر لە خودای میهرەبان دەکەم. خدا یارمەتی هەموو لایەکمان بدات ئەم حاڵ و دۆخەمان بەرەو خێر بگۆڕین بە جۆرێک کەستەمی تێدا ڕیشەکێش بکەین و دادگەری تێدا بچەسپێنین. عەلی باپیر 24 ڕەبیعی دووەمی 1442 کۆچی دەی 12 2020 زاینی هەولێر. والسلام عليكم ورحمة الله وبركاته.